ڕۆژێک یەک ئەم قورئانە وەکو هەورە بروسکە دەنگێک پیا بێ هەمومان ئەڵێن ئەم هەورە بروسکەیە چی بوو؟ پێغەمبەری خوا سڵ فەرمێ ئەوە قورئانە ئەگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار شکاتەکە وەکو هەورە بروسکە شکاتەکە ئەفەرمێ ئەی پەروەردگار ئوتلا وەلا یوعمەل بی ئەخوێنرێمەوە بەڵام ئیشم پێ ناکەن. ئیتر من ئەمەوێت لەسەر زەویا تەوافم پێ بکەیت و مەلایکەکان بنێری بمنێرنەوە سەرەوە. بەڵێ مەلایکە تەواوی زەوی ئەتەنن دەستەکەن جەماعەتێ مەلایکەیان عایدی دەرهێنانی قورئانن لە سنگەکانە یەک نەفەر لەسەرم زەویا نامێنێ قورئانی بیر بێ. فەرموودەکەش باس و خواسی شەوەکە کەواتە یان نوێژی مەغریبە یان نوێژی عیشایە. مامۆستا سۆران ئەلێرا وەستاوە قامەت دەست پێیەکا و نوێژ دەست پێیەکەین. فەرموودەکە صەحیحە. مامۆستا سۆرانە فەرمێ بسمی